ترس لە مەترسیەکانی ناوچەکە و نەپاراستنیان لەلایەن ئەمریکاوە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ناچار کردووە بە دوای قەڵغانی دیکەدا بگەڕێن بۆ پاراستنیان بۆ سعودیە و خەڵغانە پاکستانە کە لە 7 ئەیلول هەردوو وڵاتی گەیاندە ڕێکەوتنێکی بەرگری هاوبەش کە بە ئاماژەیەک لێک دەدرێتەوە بۆ سوود وەرگرتنی ریاض لە جەبەخانەی ئەتۆمی ئیسلاماباد لە ئەگەری هەر هێرشێکدا کە ڕوبەڕووی بێتەوە هاو شێوەی هێرشی ئیسرائیل بۆ سەر قەتار کە ناوچەکەی ڕوبەڕووی گەورەتریت مەترسی کردوێتەوە ئەمەش دوای ئەوەی ئەمریکا جڵەبی کۆنتترۆلی تەلەبیبی لەدەستدا نەیتوانی ڕێگری لێ بکات لە بۆردومانکردنی دەوحا ڕێکەوتنەکەی ریاض و ئیسلاماباد لە چوارچێوەی هەوڵەکانیانە بۆ بەرزکردنەوەی ئاسایش و بەرگری هاوبەش گرنگی ئەم هاوکاریە ئەوەیە هاو شێوەی پەیمانی ناتۆیە واتە هێرشێک بۆ سەر سعودیە بە مانای هێرشکردنە بۆ سەر پاکستان بەوەش توانای سەربازی بچەکی ئەتۆمی پاکستان دەکەوێتە بەردەستی ریاض توانای ئەم جبەخانەیە لە پێکدادانی ئەم دواییە لەگەڵ هیندستان دەرکەوت یەکێک لە پشتیوانە سەرەکیەکانی ئیسلاماباد چینە کە سەرچاوەی لە 180 پڕچەکردنی پاکستانە وەک درۆن و چەک فڕۆکە و تانک بۆ ریاض ئیسلاماباد بۆتە سەرچاوەی هیوا بۆ پاراستنی لە هەر هەڕەشەیەک بۆ ئیسلاماباد ئەو هەنگاوە دەرفەتێکە بۆ پاراستنی وڵاتانی ئیسلامی ئەو ڕێکەوتنە تەنها لە بواری بەرگریدا نییە بەڵکو بوومەلەرزەیەکی استراتیژی لێک دەدرێتەوە کە ڕەنگە ناوچەکە باشێنێت لە ئەگەری گۆڕانی بۆ هەنگاوی کردداری.